کاپتن تاریق ئێستا هاندەری کامیانەی ئەوروپایە؟ الله هاندەری لیڤەرپولم. لیڤەرپۆڵ لە 77 لیڤەرپولم لەبەرەوەی لیڤەرپول ئەو وەختی کیگن داگلیش ئەوانە گەمەیان دەکرد. بەڵێ گەمەکانی زۆر نەقل نەدەکەن ئیلا نیهاییەکان نەقل دەکرن. لە دەوری ئینگلیزی زۆربەی زۆری لیڤەرپول لە نیهایی بوو. بەڵێ کاس ئینگلتەرا کاس ئەبطاڵ ئەوروپا لەگەڵ ڕیال مەدرید لەگەوەی ڕیالم خۆش دەویست بەس ڕیالم وەکو لیڤەرپول خۆش نەدەویست. لیڤەرپولم. لیڤەرپۆڵی باشە لە ڕوانگەی تۆ ڕیال مەدرید یان بەرشلۆنە؟ هەردوو نادیش بەقۆتن بەس ئێستا وەکو گەمە بەرشلۆنە. بەرشلۆنە گەمەکەی جوانترە زیاتر ڕەونەقترە گەمەکەیدا ڕاستە دەدۆڕین لەوانێ بەس بە ئەوە گەمەی دەکات جوانتر گەمەی تەمەتوع لێ دەکەیت تەمەتوع لێ دەکەیت. زۆر باشە. کاپتن تاریق ئەمن هیچم نەمایە ئەگەر ئەتوو شتێکت مابی لە کۆتاییدا ئەمن زۆر خۆشحاڵ بووم زۆر دڵخۆش بووم بەڕاستی یەکەم جارە لە پرۆگرامەکە میوانداری کەسێکی وەرزشوان بکەیت. ئەمە شانسم هەیە ستافێکی زۆر جوان هاتینە زۆر سوپاس دەکەم. ئەو تاریخی مەشکە ئەنگۆ پێشانی خەڵکی دێن بەرێ ئەوە جێگای دەستخۆشیە دەتانن نیکن لەگە کەس مەس بەڵام تەحملی وەی ناکەن شارەکەی تو تاریخە چینە بیبزانی کووە چێنە ئەوانی تاریخیان هەیە ئەجا هەشە لە تاریخی زیاتر کردی ئەوی دیکە هەیە ئیشەڵڵا ئەمن دەڵێم بەرنامەجێکی زۆر ڕێک و پێک بوو زۆر چاکە لۆ ئەو حەقایقانەی کە خەڵکە بزانیتن ئەو شارە چی تێدا دەژی ئەو شارە کە خەڵکی ئێستا لە مالێ دانیشتیە شەرم دەکات بێتە ناو بازارێک قەناعەتت هەبی خەڵکمان هەیە لەناو هەولێری ئێستا بە مانگ هەولێری نەدیتیە شەرمێ دەکابێتن تەماشە بکاتن لەبەرەوەی تەماشە دەکاتن وەزعی زۆر خراپی دەبینی وەزع خراپەکەش ئەمەینە بە خۆمانین دەرێمەرێ نییە کەسێک نییە بە خۆمان خراپین دەبی خۆمان چاکەین دەبی هەمومان خۆمان چاکەین خۆشەویستی هەولێر لەکنمان بیتن خۆشەویستی قیادەی هەولێرێش دەبی لەکنەما بەرز و ئەوەی ڕابگرین چێنیە میم خەڵکی هەولێرەیە میم کووردە ئەمە ئەوەمان لەبێ ساو بیتن دوایە لە دەستمان بچی بە خوددا بە پاش 100 ساڵی دیکەش نایبین